باشە بەڕێزان سڵاو و ڕێز بۆ هەموو لایەکتان ببورن کە مەجبور بووم ئێستا بێمە خەت بۆ خزمەتی ئێوەی خۆشەویست و عەزیزان بۆ کۆمەڵی قسە و باس هیوادارم کە بتوانم سوودێکتان پێ بگەێنم. ئەرە وەڵڵا ئەوە باشە دەیتا هەمووی کۆ بێتەوە بردە و دەبڕێزان و عەزیزانی من بەخێر بن سەر چاوەکانی من هاتن خۆشەویستان. ئەم شەویش کۆمەڵی قسە و باسان بۆکە لەسەر ورداوانی کە ئەمڕۆ دوێنێشەوە ڕوویان داوە. هیوادارم کە بتوانم ڕەو بۆچوونەکانی خۆم بڵێم و کۆمەڵی هەواڵتان بدەمێ کە وەزعەکە بەرەوشیەوە چۆن نییە. هەمووتان بەخێر بن سەر چاو یارە مەحمەد هاتن خۆشەویستانی من بەخێر بن سەر چاو یاخوا بەخێر بن تۆزیە وەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە و کاتە ئێمە خزمەتتان. تەلەفۆن مەکەن کاکە ژیان پەلە مەکەن کاکە پەلە مەکەن برای من پەلە مەکەن کاکە. هەندێک کەسن من مناڵ نیم بەڕاستی کەسێکە لە وەساپەوە یا لە فایبرۆشتن بۆ ئەنووسێ یەکسەر ئەزانم کە ئەو قسانەکەیکا لە شێوە قساناکە بەڕاستی لەبەرەوە خۆتان گێژ مەکەن بەڕاست وا مەزانە ئارام مەحمەد کەسێکی گێژ و حەپە حۆل و ئالم بابەتانەیە کە قسە بۆ ئارام مەحمەدەکەی بزانە کە لەگەڵ چیا قسەیەکەی هەناسەتدا ئەزان مەڵێکی تەواو. ئازیزانی من هەڵبەتە لە هەشتی حەوتەوە کە کودەتاکە کرا بە فیتی بنەماڵەی بارزانی و یەک دەقەت خوا خوایە بەدەست کردەوە خوایە باشە ببورن بەڕێزان بەخێر بێن سەر چاوی من هاتن عەزیزان داوای لێ بودنەکەم بەڕێزان و خۆشەویستان. ئەوە نییە تەلەفۆن ئیزعاج مەکا بەڕاستی یعنی تۆ کاکی شیرینم تۆ تەلەفۆنەکەی بۆ هەردوو تەلەفۆنەکەی من کاکە ژیان من لایفم هەیە بە قوربانێ بم شتێکم بۆ بنووسە جارێ ئەگەر لایفەکەم نەبوو جواب بدەمە بەسەر چاو کەواتر بۆسەکە لە من بۆ تێگەی ئەی هاوار بۆ تێکشی لە من کاک. بەرحاڵ خۆشەویستان لە هەشتی پێنجەوە کودەتای پاڤێڵ و قوبادی جەلات تاڵەبانی یا با بڵێن پاڤێڵ و قوبادی برای مەحمەد لەگەڵ شانازی برای ئەحارەشاکە بە فیتی بنەماڵەی بازانی کردویانە بۆ دەرپەڕانی لاهوری شەرجەنگی ئەم کێشانە هەروە بەردەوامە. هەتا ئێستا ئەمانە سەرکەوتوو نەبوون لەوەی کە ئەیانوێ بەدەستی بهێنن. لە چەند ڕۆژی ڕابردووە کە لە بابەتێکا باسم لەسەرەوە کرد بە لایڤیش باسم کرد کە پاڤێڵ و قوباد چوون بۆ لای مەسعود بازانی. باشە چون بۆ لای مەسعود بازانی مەسعود بازانی پێوتون کە ئێوە نەتانتوانی وە کارەکە یەکلایی بکەنەوە و لاهوری شەرجەنگی دەرپەڕێنن بۆ بەریتانیا بۆ ئەوروپا. اینجا پێوتون ئێوە حەقتان نەبێ خۆم لە ماوەی دەڕۆژە لە ڕێگەی شێخ جەعفەرەوە مەسەلەی لاهور حەلەکەم و کۆتایی پێهێن. بۆیە وەکو لە نووسینەکەی ئێوارەیە وتم ئەو هێزەی ئەم شەو شێخ جەعفەری شەروالپیس شێخ جەعفەری کە فلیمەڕووتەکانی ئێسەی دەسا و دەسەکە هێناوێتی بۆ نزیکی ماڵی لاهوری شێخجەنگی بۆ ئەو مەسەلەیە و لەسەر داوای مەسعود بازانیە و پاڤێڵ و قوبادیش بۆ مۆزوعە ڕازی بوون و یارمەتی دەری ئەم مەسەلەیە. بۆ مەسعود بازانی گەیشتە ئەو باوەڕەی کە پاڤێڵ و قوباد ناتوانن لاهور حەل بکەن لێرەوەیە خۆی ئێوێ لە ڕێگەی سەرسەریەکی وەکو شێخ جەعفەرەوە ئەو کارە بکە و پاڤێڵ و قوباد وەکو وتم ئەو گڵۆپیان بۆڵ کردووە کە کارەکە بکاتەوە بەوە ڕازین و زۆران پێ باش. هەروەکو ئەوەی کەوتم لە نووسینەکەیە باسم کرد
ئەم شەڕەی کە بە شێخ جەعفەر سپێراوە حتى محمود سەنگاویش پێی وتووە کە ئەم کێشەیە کێشەیەکی سیاسی بینی ئەم دوو ئامۆزایەیە و تۆ لەسەر ئەکەوێ وەشتەکەم مەکە بەشتی شخصی و تۆ حەقل بەسەر ئەمەوە نەبێ بەڵام ئەو وتوێتی کە من ئەو کاراکە. دوو ڕۆژیش بەر لە ئێسا شێخ جەعفەر و شێخ دلێری برای ڕۆیشتون بۆ ماڵی عەتاسەراوی. لەوێ شێخ جەعفەر وعدی یاوە کە لاهور بەدوای سەیارە ڕاکێشێت. ئەمە قسەی شێخ جەعفەر بووە لە ماڵی عەتاسەراوی. کاتی خۆشی کە جەلال تاڵەبانی و هێرۆ لە قەڵاچوالان بوون هەر ئەم شێخ جەعفەرە وتی ئەڕۆم جەلال تاڵەبانی ئەخەمە سنووقی سەیارەکەمەوە و ئەیهێنم و نازانم چی ئەلەم بابەتانە. یعنی سەردەمانێ شێخ جەعفەر بە جەلال تاڵەبانی واوتووە بەڵام ئێستا بە لاهوری شێخ جەنگی ئەڵێت. جا ئەگەر ئەمە سەرکەوتنی بەدەست بهێنێ کە پاڤێڵ وڵات بەجێ بێڵێ ئەوانە اینجا ماوەیەکی تر سەرەی پاڤێڵ و قوبا دێت ئەڵێ اینجا ئێوە ئەخەمە ناو سنووقی سەیارەوە و ئەو دوو خێڕی لە پیاوەیش ئێستا چاک و ڕاست و دروست و چەوتەکانی خۆیان لە یەکتر جودا ناکەنەوە. ئەمەوێ هەمووشانەوە بزانن لە بەیانیەوە هێزەکانی عەمید فەرەیدون کە بە ڤیدۆ لە لامە هێزی مرور با بڵێن بەرگری فریاکەوتن ئاسایش فاسدەکەی ئاسۆی شێختەها ئەوەی نازانم مدیری چییە شۆڕتەیە چییە هەموو ئەمانە دەوری ماڵی لاهوری شێخ جەنگیان داوە. بەڵام ئەمانە هێزی شەڕکەن و پەلاماردەرنین. بەشێک لەو ئاسایشانەیش تەلەفۆنیان بۆ لاهوری شێخ جەنگی کردووە کە ئەوان ئامادەن لەگەڵ یاب. بەڵام هێزە شەڕکەرەکە ئەو هێزەیە کە دوێنێ شەو شێخ جەعفەر هێناوێتی و بە فیتی پاڤێڵ و قواد و مەسعود بازانی کە لە فەرماندەیە لەکوێ لەوێ هێزەکەی داناوە و ئامادەی کردووە بۆ ترساندنی یا بۆ هەڕەشە و گوڕەشە و چاسوورکردن لاهوری شێخ جەنگی بۆ ئەوەی کە کوردستان بەجێ بهێڵێت. بۆیە وا پێچێ کە ئەوان نیازیان پەلاماردانی ماڵی لاهوری شێخ جەنگی بێت. عەزیزان با لێرەوە بە هەموو لایەکتان برم شێخ جەعفەر ئێستا شەڕی ناوگەڵ یەکات باشە یعنی ئەم شەڕە لەسەر ناوگەڵ یەکە شەڕی فلیمە ڕووتەکانیەتی کە کاتی خۆی پاراستن بۆی بڵاو کردەوە و هەر پاراستنیش ئیدعای کردووە کە گوایە ئەمە ئیشی لاهوری شێخ جەنگی و ئەلەم بابەتانەیە یعنی پاراستنی پارتی زۆر باش ئیشەکانەکە فلیمە ڕووتەکانی شێخ جەعفەر بڵاوە کاتەوە و ئەیژڵێ لاهوری شێخ جەنگی بووە بۆ ئەوەی بیانە بەیەکە و ئاوایان لێکا کە ئێسەی بینی یەکێتی نیشیمانی وا گەڕ و گول بووە هیچ کەسێک بەڕاستی خۆزگەی پێ ناخوازێت. حەزەکەم ئەوەشتان بۆ یەکەم جار پێ بڵێم ژنەکەی شێخ جەعفەر لە داخی فلیمە ڕووتەکانی ئەو شێخ جەعفەرەی مێردی دیقی کرد لە خەفەتا بەڕاستی چونکە سەر بە عایلەیەکی شەریف بوو وەکو عایلەی شێخ جەعفەر نییە کە عایلەیەکی فاسد و بێڕەوشتن بەمانای کەلیمە خۆی و شێخ دلێری برای و هەر هەمویان بۆیە ژنەکە کە فلیمە ڕووتەکان و ڕەسمە ڕووتەکانی شێخ جەعفەری بینی لە خەم و خەفەتا دارزە و دیقی کرد و مرد بەڕاستی. و ئەوەش پارتی و بنەماڵی بازانی بوو کە ئەو ڤیدۆیان لە شێخ جەعفەر گرتبوو لەگەڵ ڕەسمەکانە بڵاویان کردەوە بۆ ئەوەی کە لەگەڵ لاهوری شێخ جەنگیە بێنن بەشەڕ و کێشیان بۆ دروستکەن و سەرکەوتوش بوون تایە یعنی ئەحمەقێکی وەکو ناوی چییە ئەحمەقێکی وەکو شێخ جەعفەر پێی وایە کە ئەوە ئیشی جنەترۆر و لاهور و ئەلەم بابەتانەیە بەڵام لە واقعیشە ئیشی دەستگای پاراستن و مەسئول و بنەماڵی بازانیە چونکە شێخ جەعفەر وەک کابرایەکی شەڕوار پیس وەک کابرایەکی دارزە و وەک کابرایەکە ئیتر هیچ قیمەت و ئەخلاقەتێکی نەماوە لەگەڵ جەلالی بریکاراکە دوو ئینسانی فاسدن و یەکێتی ئەمانە گەڕ و گولیان کرد و فاسدیان کە بەڕاستی ئەم کۆمەڵە ئینسانە بەدڕەوشتە لە حەقیقەتە ئەمانە وایان لێ کرد بۆیە ئەمەندەیان فەسادی کرد ئەوەندەیان بێئەخلاقی کرد ئەوەندەیان بە پارە ژنۆکی جوای لێ کرد تا ڕەسمی وای لێ هاتوو لە دوایە بڵاو بووە و ئێستا شێخ جەعفەر شەڕی ناوگەڵی ئەکا و ئەوێ تۆڵەی ناوگەڵی کاتەوە. من لێرەوە بە شێخ جەعفەر ئەڵێم تۆ یەک زەڕە حیا و حورمەتی نەماوە نەخۆ حیا ماوە نەکوڕ ماوێتی نە شێخ دلێری برا ماوێتی و شێخ دلێری برایش عەشایر وشت نییە حەدی نییە بەڕاستی پیاوێکی نامەردی وەکو شێخ دلێر بڵێ من عەشایرم عەشایر یە سوڵحەکە سەرۆک عەشیرەت بە درێژایی مێژووی ئێمە لە کوردستانە ڕۆڵی خێری بینیوە بەڕاستی ئەوەی کە سەرۆک عەشیرەت بێ هەموو کەسێک ئەزانێ سەرۆک عەشیرەت کە تۆ ئەچیتە ماڵەکەی ئەگەر پیا و کوشتایە هەرچێکی کردایە پەنای ئەدای و ئەی پاراستی ئەی ئەمە پەنای بە من هێناوە
هاتە دیوەخانەکەی منەوە و من بە ڕۆح و بە ژیانم ئەیپارێزم بەڵام بنەماڵەی شێخ دلێر و شێخ جعفەر نەک سەرۆک عەشەت و عەشیرەتیش نین هەر بەڕاستی عایلەیەکی فاسد و بێئەخلاق و بێڕەوشتن کە لە کوردستانی باشوورا بەداخەوە هەن و بەرهەمی فەسادی جەلالی و مەلاییە بە درێژایی ئەم هەموو ساڵانە لە حەقیقەتە چونکە سەرۆکی عەشیرەت یا سەرۆک عەشیرەت و عەقڵی عەشیرەتی چونکە بنەماڵن چونکە عەشیرەتن چونکە دیوەخانیان هەیە هەمیشە ئاو ناکەن بە هەمیشەشن ئاوەکەن بە ئاگرا هەمیشە یەن سڵحەکەن یەن کێشەی خەڵک چارەسەرەکەن نەک ببن بە فیتنە دابنیشن شەڕەکان گەورە و گەورەترکەن و بۆ خۆیان سیرکەن لە پێناوی پارە و لە پێناوی ئەم شتە قۆڕانەیە لەبەرەوە ئەم ئاوا یا ئەم ئاگرا کە داگرساوە بەمانای کەلیمە شێخ جعفەر لە پشتێتی بە فیتی بنەماڵی بازانی و ئەوێ تۆڵەی ڕەشپەڕوتەکانی کاتەوە کە پاراستنی بنەماڵی بازانی بۆیان دروست کرد کاتی خۆی و بۆیان بڵاو کردەوە بەڕاستی خۆشەویستان من تا ئێستا تێناگەم چۆنە کە خەڵکی سلێمانی قبوڵ ئەکا سەرسەریەکی وەکو شێخ جعفەر و کابرایە کە ناوگەڵی لە ناو سۆشیال میدیایە بڵاو بۆتەوە خەریکی بێئەخلاقیە و هەموو کەسێکیش ئەیناسێ و هەموو گەلی کورد و مێژوو ئەوەی نووسیوەتەوە کە عایلەی شێخ جعفەر و بنەماڵەی شێخ دلێر عایلەیەکی فەسادی کۆمەلگای کوردیە و عایلەیەکی دز و جەردەیە و عایلەیەکە کە هیچ ئەخلاقیەت و ڕەوشتێکیان نییە لە حەقیقەتە ئەمە بۆ هەموو کەسە ناسراوە لاهور بڕوایان نەڕوا بمرێیان یا بژی ئێوە لە بێڕەوشی خۆتان هەر ناکەون تازە ئەوە مۆرە بەناوچاوی بنەماڵەی شێخ جعفەر و شێخ دلێرەوە وەکو عایلەیەکی فاسد وەکو عایلەیەک و خانەوادەیەکی بێڕەوش بەڕاستی ئەمە سەلماوە تازە یا جەلالی بریکار بە نمونە تەواو ئێوە لە ناو ئەخلاقە لات بوون لە حەقیقەتە ئێوە تەواو بوون لە ڕاستیە باشە بۆیە خەڵکی سلێمانی هەقام شتانە قبوڵ نەکات لە حەقیقەتە ڕۆژێ پەلاماری گردی زەرکەتەیەن ڕۆژێ هینی بازگەکان ئێن و ئاسایشە کوژن ڕۆژێ پەلامارە لەسەر کچەکەی کە کچەکەی شێخ جەعفەر چە دەرمانخۆرەکەی کە تلیاکی پێبوو لەسەر ژنارە ئەو هەموو تەق و تۆقەی تیا کرا باشە هەر بەڕاستی منتەقی تیانە شێخ جعفەر بە دوو خوێڕی وەکو ئاکام و خوشکەزاکەیەوە ئاوا بکات لە شاری سلێمانی ئەمە بەڕاستی عیبە لە حەقیقەتە پێویستە خەڵکی ئەو شارە پەلاماری ئەمانە بدەن لێیان نەترسن لە ڕاستیە پەلاماری دەباشان بدەن لە واقعە پێویستە مزاهراتەکان ناڕزاتی خەڵک دەست پێ بکاتەوە بۆ پایەماڵکردن و وێرانکردنی ئەمانە چونکە هەمومان نەزانین کە بەیاننامەکەی مەسعود بارزانی کە دەریکرد یعنی تۆقینە لە هێزی جەماوەری و لە هێزی عێراق سنە فڵان و فیسارەکان ترساوە لەوەی کە ڕائەماڵرێن من لێرەوە دڵنیاتانەکەمەوە یەکێتی و پارتی تەمەنیان بەتەواوەتی کورد بووە ئەم دز و بێئەخلاقانە ئەبێ بڕۆن و ئەبێ کوردستان بەجێ بهێڵن بەڕاستی ئەمە شانسێکی باشە بۆ خەڵکی کوردستان کە پەلاماری ئەمانە بدا و بەڕاستی پاشیان کاتەوە خەڵکی سلێمانی و گەرمیان و شارە زۆر ئێستا باشترین هەلە بۆ پەلاماردانی بارەگاکانی پارتی یەکێتی بە دەرەجە یەکەم دەڤەری سلێمانی و گەرمیان و قەزای شارە زۆر و هەموو شوێنەکان پێویستە بەڕاستی پەلاماریان بدەین ئەمانە تاکەی ئەم کۆمەڵە بێڕەوشتە ئەم کۆمەلگایە ئاوا لێ بکەن باشە بۆیە شێخ جعفەر کار بۆ بنەماڵی بازانیەکە و قوبادە گێل و پاڤێڵە گێلیش وازان کە ئەمانە بە قازانجیانە نازانن سبەینێ لاهوری شێرجەنگی نەمێنێ ئەمە ئەم ڕووداوانە سەری خۆیان ئەخوا بەڕاستی قژە ڕشکنەکەی شانازی بلێ ئەحاڕەش کە باوکیشی لە برسا تۆپی ئێستا خۆی کردو لە ئێمە بەشێت لە دواییە ئەوان باجەکەدەن و ئەوان بەڕاستی وێرانەکەن باشە بۆیە سەدبارەیەکەمەوە هەر لە سەرەتاوە وەکو پێشووتر لی دواوم تەواوی یاریەکە بنەماڵی بازانیە باشە ئەوە ڕقی ئەستوری بنەماڵی بازانیە کە وای کرد پەلاماری لاهور بدرێ و داوایشیان لە ئێران کردووە کە هەوڵ بە لاهور دوور بخاتەوە باشە و قورانی تاڵەبانیش بە قازانجی خۆیان ئەمە ئەبینن و ئەیانەوێ ئەم مەسەلەیە کۆتایی پێبێ و لاهور وڵات بەجێ بێڵێت باشە ئەمانە هێشتا نایەنەوێت لەوە تێبگەن ئەوەی کە زەرەر ئەکا خودی ماڵتەڵەبانی نە کەسێکی تر حتا ئەگەر لاهور بەیانی بیشوە مەیدانەکەی چۆڵکە ئەوەی کە زەرەرەکە پاڤێڵ و قوباد و ئەم جەماعەتە لاتولوتەی ناوێشێتیە لە دوێنێشەوەوە چواردەوری ماڵی لاهوریان داوە لەسەر داوای مەسعود و جافر و پاڤێڵ و قوباد و ئەم بابەتانە ئەم ئێوارەیە کۆبوونەوەی شەڕە مەکتەبی سیاسی کراوە باش نییە پاڤێڵ و قوباد وتویانە
ئێمە لە هەشتی حەوتەوە نەمانتوانیوە بە ئارامی بخەوین. باشە ئەمە قسەی پاڤێڵ بووە وتوێتی من لە سلێمانیە و قوبات کەمتر لە سلێمانیایە، من لە ڕۆژی کودەتاکەوە یا لە هەشتی حەوتەوە نەمتوانیوە بە ئارامی لە دەباشانە بخەوم. ئەترسم لاهوری شێرجەنگی پەلامارمان بدا. ئێمە ئەترسین بەڕاستی. ئێکاکە مادەم ئێوە ئەترسن فەرمووی ئێوە بڕۆن لەندەن بۆ خودتان دابریشن. ئێوە بڕۆن هەرچەندە نایان بڕۆن لەندەن لەبەر لەندەن ئەشکاتان لێکراوە لەوێ ناتوان بڕۆن. ئەچن بۆ دوبەیش بۆ هۆلیدەی و ئالەم بابەتانە. بۆیە ئەم قسەی کە ئەمڕۆ پاڤێڵ تاڕەبانی لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسیە کردوێتی کە ئێمە ناتوانین ئیسلاحاتکەین و ناتوانین بخەوین، کەواتە ئەمانە ترسیان هەیە لە لاهوری شێرجەنگی. باشە؟ ئیتر لەوە تێناگەن کاکە نە ئێوە حکوومەتی ئینگلیزن وەڵاهی نا لاهوری شێرجەنگیشە بەحمووی نەمرە و بە ئێوە بدانەوێت نەفیکەن بۆ هیندستان. ئەو شەردەمە بەسەر شۆ بەڕاستی ئێوە حکوومەتی ئینگلیز نین و لاهوریش بەڕاستی شێ مەحمووی نەمر نییە. ئێوە بێن نەقلی کردن نەفیکەن بڵێم ڕۆ بۆ هیندستان بۆ خۆ لێ بژی. باشە من پرسیار لە ئێوە ئاکەم و پرسیار لە سەرکردایەتیەکێتی یەکەم، پرسیار لە هەموو ئەندام و کادرێکێتی یەکەم. ئێوە چیتان لە لاهورەوێت؟ ئێوە چیتان لێ ئێوە بەڕاستی؟ ها؟ هەموو دەسەڵاتەکانی بەخشیوە بە پاڤێڵ تاڕەبانی. ئەمە دەسەڵاتەکەی هەمووی بۆ خۆت. شکاتان لێکرد چووە بەردەم دادگا. وتی ئەوە من و ئەمە دادگات. هیچتان پێ نەکرا. چیرۆکی ژەر خواردنەوەکەتان هەمووی درۆ دەلەسە بوو. چیرۆکی جاسوسی ماڵی مام جەلال هەمووی درۆ دەلەسە بوو. خوا وردەوە دەڕووی ڕەش کردوون ئەوەندەتان درۆ کردووە. باشە؟ ئیتر من تێناگەم. ئەمە هەموو شتەکانتان فاشی بوو. مەکتەب سیاسی. ئەمە چۆن مەکتەبی سیاسیەکە کە لەبەر پاڤێڵ و قوبات هەرچی ئەخلاقی حیزبی هەیە ئەیخەنە ژێر پێ داوا ئەکەن کەسی یەکەمی حیزبەکان بڕۆتە دەرەوەی وڵات. ئەم ترسە چیە لە لاهوری شێرجەنگی؟ بۆچی ئێوە لە لاهور تۆقیون؟ با من لەوە تێ بکەم. بۆچی لێترس؟ ئەگەر لێی ناترسن، ئەگەر وەکو پاڤێڵ وتوێتی ئێوە ئەوێرن بە ئارامی بخەون، باشە ماڵی خۆیەتی و لە سێمانی دانیشتووە و دەسەڵاتەکانی تەسلیم کردووە و خەریکی ژیانی خۆیەتی ئەوە بۆ لێ تۆقیون. ها؟ بۆ لێ تۆقیون. خۆ دەسەڵاتی نییە. نە هێزی پێشمەرگەی لەگەڵایە بنمونە، خەڵکی خۆبەخشی لەگەڵایە. باشە؟ هێزی پێشمەرگە لای خۆتانە، ئاسایش لای خۆتانە، دژەترۆل لای خۆتانە، پۆلیس لای خۆتانە، هەموو شێ لای خۆتانە. ئەی بۆ تۆقیون. ها؟ ئەی بۆ. ئەو کەسەی کە بۆ من ئەنووسێ گوبخۆ یەکەم شت با پێتان بڵێم مەلا مستەفا خوادی لە قەبرەکەیە. ئەمە یەک. مەسعود بازانی خوادی لە سەری ڕەش. مەسرور خوادی لە هەولێر. پاڤێڵ پڕ بە دەمی خوادی. شاناس خوادی. بلەی ئەحارەش خوادی. کورێکەی تر ماوە هەموو ئەو دز و جەدانە خوادیان کە 30 ساڵە خەریکی تاڵانین. ئەوەیتر من قسە بە خیۆڕیتۆری ناڵێمەوە لە ناو فەیسبووکە، بەس بەسەرە گەورەکان ئەڵێم. باشە؟ هەموو ئەوانەی ناوهێن ئەوانە خوادیان نەک ئارام ئەحمەد، هەر بە گوندەی ژواڵم چیشەکەم بڕن بیکە. لەبەرەوە کەس بە من نەڵێ گوبخۆ. واوت یەکسەر ئەیبەم بۆ مەلا مستەفا، بۆ مەسعود بازانی، بۆ پاڤێڵ، بۆ قوبات، بۆ هەر هەموو ئەمانەیە بم. کەیفی خۆتانەیتر. من تەبیعەتم وایە بەڕاستی. من لە کەسی قوبوڵ ناکەم. ئەرەوەڵا. دڵنیایشم لەوە پاشنەی پێڵاوەکانم لە سەری مەسعود بازانی بەرزترە، پاشنەی پێڵاوەکانم لە ئاستی سەری قوباد و پاڤێڵایە. بۆ شارەزاییتانی ئەو دوو سەری دەرمان خۆر و لوسکە و پوسکانە کە کەس نازانێت کوڕیشێن بەڕاستی. من دڵنیاتانەکەم دیئێنئایشی بۆ کە ڕەنگە کوڕی مام جەلال نەبن، چونکە لە مام جەلال ناچێت لە برای مەحمۆدچن، لە زۆڵوشتەچن ئەو دوو کوڕە بەڕاستی. لە بێژیەچن بێژی بەمانەی کەلیمە. باوەڕ ناکەم کوڕی مام جەلال بن ئەو دوانە. بڕۆن فەحسی دیئێنئاکەن کاکە، من باوەڕ ناکەم کوڕی مام جەلال بن. ئەمە ڕەئە خۆ عیب نییە. ئەیانەیە بیسەلمێنن چ دیئێنئاکەم زانم وایە یاوانی. تەواو. کەیفی خۆتان. باشە. ئەمە چ سەرکردایەتیەکە کۆ ئەبێتەوە هەرچی ئەخلاقی سیاسی و حیزبی ئەیخاتە ژێر پێ یەک ئەڵێ لە دەستی دووسیەوە ئەبێ کەسی یەکەمی حیزبەکەمان کوردستان بەجێ بهێڵێ. بۆچی ئەترسن دێ؟ ئەگە ترستان نییە بۆچی؟ ئێوە وتان لاهور دەسەڵاتەکانمان باتێ، وتی ئێمە دەسەڵاتەکان بۆ تۆ کاکە پاڤێڵ. ئێوە وتان کاکەی ژیان بێتە بەردەم دادگا، هاتە بەردەم دادگا.
ئێوە وتان پاڤێڵی ژار خواردن کردووە درۆتان فەرموو وتان جاسووسەیە درۆتان فەرموو لە هەموو شتێکە فەشەتان هێناوە کابرا دانیشە لە ماڵی خۆیە بۆچی لێی تۆقیونیەوە آخر ئەمە چ گوندەییە کە تۆ داوا بکەی لە کەسێ تۆ بێ وڵاتی خۆ بەجێ بێڵیت باشە ئەینەتانە و کابرا تاوانبارە ئەی تاوانبارە بۆ نەتان گرت خۆشەوە بەردەمی دادگا بۆ نەتان گرت کەس دانەنیشی عەزیزان تخوا ببورن کەس نەبێ بە مامۆستای ئەخلاق بەسەر منەوە کاکە من تاقەتی ئەوانم نییە لە حەقیقەتە 30 ساڵە ئەمانە دز و جەدەی بەسەر ئێمەواکەن ڕۆژی 2000 کەرە بە ئارامەحمەد گوو بخۆ ئەگەر من بڵێم مەسعود بازانی خواردی ئای ئارامەحمەدەوە بێڕێزیەکەیت و ئەوە عیب و ناز نەبەتەن هیچ بێڕێزی نییە بەڕاستی قۆدەرەکە مەسعود بازانی پیاوترە ئەوەی بە منەڵە گوو بخۆ بڵێ مەسعودای خۆی گوی خۆرد تەواو پێم مەڵێن با پێتان نەڵێم چونکەوە ئەخلاقی من نییە من ئەو قسانە بە خەڵک بڵێم باشە نۆکەری مانجەدا تاڵەبانی بە منەڵی گوو بخۆڵم پاڤێڵ پڕ بەدەمی ئەژدا و ئابایی خواردی بڵێم قوبار خواردی تەواو سوکاتی مەکەن سوکایتان پێ نەکەم پاپێشدان من لاهوری شێرجەنگی بوومایە لە 8 مانگەوە 10,000 هێزم کۆکردە پەرلەمانی دەباشەرمێ ئەو شارەمە کرد بە گۆمی خوێ با باش بیزان مەیدان چۆن نەکرد بۆ هیچ خوێڕیەک لە بنەماڵەی بازاری و لە بنەمای تاڵەبانی بعد لاهور بەداخۆ نایکە خۆزگا بەژێ ئارامەحمەدیە کرد بزان چی بکە والله پاڤێڵ قوبات مڕاوەنە با باش بیزانی هەر پاڤێڵ قوبات مڕاوەنە باشە والله ئەگەر لە کۆبوونەوەی شابووایە ئەم گرتن هەردووشە بەس پاڤێڵ بەداخەوە هێن لە لاهور نایکە بەداخەوە کاکە من بمان ڕێگەم کرد تەواو سیاسەت وایە خۆمە کەڵەگایی نییە کۆنگرە کردووە زۆینەی دەنگی بەدەست هێناوە کەسی یەکەمی حیزبەکەتە ئۆکەی کودەتا لێ کردووە ئەی دەسەڵاتەکانم بەرێ ئەداتێ ئەڵێ فڵانش ئەڵێ فەرموو بڕۆ بیکە ئیشی ئەو ئەویشی خۆت باشە ئەڵێ وەرە دادگا ئەڵێ بەسە چاواتمە دادگا چیتان ئەوێ لەوە زیاتر بۆ لێترسن کاکە بۆ لێی تۆقیون بەڕاستی ئەگەر مەکتەبی سیاسی سەعەلیکە و ئەوانە شەرەفیان هەیە با خۆیان بەیاننامەیە بۆ مێژوو دەرکەن بڵێن کاکە بەم دەلیلانە 1 2 3 4 5 پێویستە لاهوری شێرجەنگی بچێ بۆ دەروی وڵات بۆچی بڵاوی ناکەنەوە فەرموو با مەکتەبی سیاسی خۆی کار بکە بۆ بڵاوی ناکەنەوە ئەچن لە پێشی بێدایک و باوکۆمە بڵاوەکەنەوە یا ئەچن ئەم قسە قۆرانە ئەن بە کۆمەڵە شەڕە ڕۆژنامە نووسی سەرسەری پاراسن باشە تێ هەڵدراوی سەجادەکانی سلێمانی کە ئێستا خۆشە بە پاڤێڵ قسەی ئەوە هێن و ئەو بۆتان بڵاوکاتەوە قسەی ڕسمی ئەبێ ڕسمی بێت باشە ئەبێ ڕسمی بەڕاستی پێویستە کە سەرکردایەتی یەکێتی مەکتەبی سیاسی یەکێتی خۆی بەیاننامەیە دەرکا بڵێ خەڵشینە لەبەر 1 2 3 4 5 ئەویش هەمووی سەلمێنرابێ باشە هەمووی سەلمێنرابێ لەبەرەوەی ئەمانە بە پێی یاسا سەلمێنراوە بەم بەڵگانە بەمە بەوە ئەبێ لاهوری شێرجەنگی بچێت بۆ ئەوروپا ئەو کاتە ئۆکەی بڕۆن بیکە نەکەن لە خۆتەوە بڵێ بڕۆ ناڕوات بەڕاستی ناپشتی تێگەیت نابێ کاکە ئەیچوو وەفدێکەوە ماڵی لاهور ئەم شەو هینی سەرکردایەتێکی بڵێن بۆچی شۆ خۆشەویستان وڵای کاکە ئێمە هەوڵە دەین ئەم بازگانەی دەوروبەرتان هەڵبگرین نەیهێڵین و بەشم تۆش هەوڵ بێ کاکە گیان سەفەرکەیت و چیوانە بابەتانە سەفەر بۆچی بکە کاکە جار بازگە هەڵمەگرە من لێرەوە پاڤێڵ قوبات ئەگەر پیاون پەلاماری بەندێ ئەگەر شەریفن ئەمە چیە لە 8 مانگەوە هەروواگەن کاکە ئەمە چییە کاکە ئەگەر پیاون پەلاماری بن کاکە جەنتێ فەرموون ئەمە عەرزەوە گەس کاکە ئیتر ئەمە چییە هەموو شوێ دانیشن کە هێزە بنە ئەو ناوە و کۆمەڵە خلات و لوتی داما و ئەبەنە منتیقەی سەرچنار و ئەوانە بڵاوکەنە بەو ناوە یەک شەو بڕۆ هێز لەوێن بڕۆ پەلاماری بۆ شەڕەکە تەواو یا گاڵە هێنی یا پەموو هێنی فەرموو بڕۆ بیکە کاکە گەر پیاوی پاڤێڵە شێر قوباتە سەرسەری شێخ جعفەر ئەگەر شەرەفتانەی دەبڕۆن بیکەن و تەواویە کڕە ئیشەکەتان کەن کاکە کێ کوژن بڕۆن بیکوژن چاتە دەرا ئیتر شەفسە چیەکەن هەموو دوودانە مانگە ئارابیتان لە سەمانی تێگاوە کاکە خەڵکی ئەو شارە خۆشیان نازان چی لەو شارە گوزەرێ باشە کەس نازانێ بەڕاستی بڕۆن بیکەن ئەگەر پیاون ئەم شەفسە چی ئیتر کاکە هێستان هەیە بڕۆ بیکەن دەی فەرموون بۆ ناچن کاکە ئەمە چییە هەر هەفتەی جارێک مەجموعەیە هێز کۆکەنەوە و ئای وەڵا پەلامارین و وەڵای پی درۆکەن کاکە بڕۆ بیان دەی فەرموودی فەرموو بڕۆ پەلامار بن کاکە چێکە بڕۆ بیکە چاتەن دەرهات وەڵا من خەبەرم هەیە بەخۆ پێغەمبەر ماڵ لاهوری شێرجەنگی 2000 چەک دایتێ بەخۆ هاچی چەکە لەلایەنە ئەوە باش بیزان هاچی چەکێ لەلایەنە خۆمە گریز لەگەتە نییە بڕۆ پەلاماری بن و کەڵاشەوی پێ بەکارە قایشەکەی بەنەخوێن بێ بەخۆ لەوانە نییە کاکە بەخۆ هاچی چەکی گەوری شێتیایەتی بڕۆ پەلاماری بن زەحمە لەبێ کەیفی خۆتە چاتە دەرا ئەمە چ منتەقێکە بەڕاستی ئەمە چ ئەخلاقێکە
يعني ئەم یەکێتیە چوار پیاویتیان نییە کۆ بێتەوە بڵێ بابا ئەم مۆزوعە داخەنیتر کاکەشیان دایخەنە مۆزوعە ئەمە دوو مانگە بەرەو دوو مانگە چێ ئەم مۆزوعە داخەنیتر تەواو کابرا کەسی یەکەمی یەکێتی بووە چۆتە مەکتەبی سیاسی پاوێتی دەسەڵاتەکان با بۆ ئەمە دەسەڵاتەکان بۆ تۆ کاکەشیان تەواو خۆی سەرداوشەری دەسەڵاتی نییە لە کاک لە یەکێتیە تەواو ئەوەی دیفاعی لەکە خەڵکی شەریفی ئەو وڵاتی ئێمێ تەواو خەڵکێکە کە بە پارە ناکڕێ خەڵکێکە کە ئامادەی خۆی سەر با بەکوشت تەواو ئێوە چیتان لەوە زیاتر ئەوێ هەموو شتێکی تەسلیمی ئێوە کردووە ئێ بۆ چوە بڕوا کاکە ها بۆ چوە بڕوا کاکە کابرا وڵات وڵاتی خۆیەتی شاری خۆیەتی وەڵی من پێ بەلاهور ئەڵێم وەڵی عیبە بڕێ ئاشە بیلا عیبە بڕێ وەڵی باوکم بەیانی دوو بەیانی بەلاهور بڵێ وەڵام من ئەوڕۆم وەڵی عیبە بەخۆ لا کاکە هەر ئەمانە زۆرە بۆێنن من بم هەر بە مردنیش لەو شارە بەجێ ناوە ئەگەر هەیش بوو ئەچم بۆ کەرکووک ئەچم بۆ بەغا ئەچم بۆ شوێن زۆرە کاکە باش نییە 2000 چەکدا شوێنی خۆمە خەم بە کوردستانە بۆ شوێنێکە خۆم پێ خۆش بێ ئەچم دەوێش تۆ چییە ئەڕۆم بۆ ئەچم بۆ پێنجێم کاک هەر شوێن زۆرە ئەچم بۆ 1000 شوێن هەیە ئەڕۆم بە 2 چەکدارەوە ئەچم بۆ شوێنێکە خۆم بمێ چییە واز لە مۆزوعە بێننی تر ئەو شارەتان وا لێ کردووە لە سلێمانیە کەس نازانێت چییە گوزەرێ شەو و ڕۆژ خەڵکی نیگەرانیەیە کاکە باش نییە ئەم مەکتەبی سیاسی ئەم خوێڕی توێڕێک شین بنای مەکتەبی سیاسیەوە بەڕاستی ئاخر سەعالی کە تۆ مەکتەبی سیاسیت کاکە فڵان و فیسارەکان ئێوە کەی پیاونیەوە بەڕاستی پیاو چۆنە بێ ئاوا بێت ئەیلەوە بە پێی کامی یاسا بە پێی کام ئەخلاق تۆ هاتووی بە سەرۆکی حیزبێکی خۆ دەڵێت تۆ بێ ئەم وڵاتە بەجێ بهێڵی ئەخر بۆ بە پێی کامی یاسا مەکتەبی سیاسی پێم بڵێ زەحمەت نەبێ ها لەبەرەی پاڤێڵ و قوڵای مەسعود بازرگانی وەتان پێڵێ ها لەبەرەی ئەو واڵێ هیچ بۆچی بڕۆن کاک ناڕوە ئەو ئێسا دەسەڵاتی هەمووی تەسلیم کردووە چۆتە بەردەم دادگا بە پێی یاسا هەموو شتەکانی کردووە و هیچ کێشەیەکی دروست نەکردووە لە حەقیقەتە تەواو ئێتر بۆچی ئێوە من دڵنیام عەزیزان ئەمانە لە لاهووری شێرجەنگی تۆقیون وەڵڵا ئەو پاڤێڵ تاڵەبانیە ئەم ئێوارەیە لە مەکتەبی سیاسی وتوێتی لە 8 نەمتوانیوە بە ئارامی بخەوم لە دەباشانە کاکە لە ترسە کاکە جەبانە ئەمە کاکەجێ بەخوا ئەڵێن شەوانە خەبەرەی بێتەوە ئەرە وەڵا لاهور هەر لە خۆی کاکە لاهور نایە بۆ تۆ بە قوربان تۆ بڕۆ بۆ ئیستراحەت بکە بڕۆ بە ئارامی بخەوە کاکە ئەرە بەخوا لاهورە ئەیلەوە تۆ لاهور لێ بۆ بە دێوەزمە کاکە ئێمە چی بکەین خەتای ئێمە چیە کاکە خەتای خەڵکی ئەو شارە چیە یاوار ها لێ بۆ بە دێوەزمە بەڕاستی تۆ لاهوری شێرجەنگی کاکە تۆقیو ئەیلەوە کابرا چی بکە تۆ لێتەسی بێشینم بە ئیساحەت بخەوە کاکە پاڤێڵ مەترسە لە لاهور دڵنیابە لەوە کە هیچ نایەتە سەر تۆ حەقیشی نییە بەسەرتەوە بۆچی تۆقیوی کاکە ئەگەر خەوشی ناکەوێت ڤالیۆم بخۆ کاکەشە دەرمانی خەو بخۆ حەبەکە بخۆش خەو لێ بکوێ کاکە ئێمە چی بکەین کاکە تۆ تۆقیوی چی بکەین تۆ شەوانە دانیشی لاهور نێ دەم شەو ئەم شەو لاهور کاکە لاهور حەقیشی بەسەر تۆ برا وەڵڵا بابە لاهور حەقی نییە بەسەر تۆ کاکە گیان بۆ ئیساحەتی خۆ بخەوە بە سلێمانیا پیاسەی خۆکە وەڵای کەس حەقی نییە بەسەر بۆچی تۆقیوی جەبان بێشەهامەت ترسنۆک بۆ تۆقیوی کاکە والله يا عزيزان طبعا من نازم لاهوری شێرجەنگی چیە کات لە ڕاستیە من نازم چیە کات بەڵام من لاهوری شێرجەنگی بم فیرعون سلێمانی پێچۆڵ ناکە بابم کوژن بەڕاستی ئینسان یەک جار ئەشی دەم ژیانەیە ئەگەر من بم ئەرە بە قورئان ڕێوای دێتۆ کاکە ئەگینا بۆچی برا ئێسا یەکێتی نیشتیمانیەکەتان هی ماڵی تاڵەبانی وەکو ئەڵێن بۆ ئێستا واڵێ هەندێک کەس کاکە یەکێتی هینی ماڵی مام جەلالە خوا یەکێتی ماڵی مام جەلال بوو ها خۆشەویستان باوکم بە ناموسم یەکێتی دامەزراوە جا تاڵەبانی ئەگەرێ نەبووە هەر سەرحاتی جا تاڵەبانی بە ناموسم کۆمەڵە لە 75 جوانە چوە شاخە تاڵەبانی هەر لە کوردستانیشان لە عێراقیشان هەبووە کاکە یەکێتی دروست کراوە تاڵەبانی لە سووریا بووە دواتە سەرحازی بەشی ناوخۆکی بەشی کوردستان فشە چی بۆچی ماڵ تاڵەبانی کاکە هیمان طالبانیش بێ خۆ پاڤێڵ و قوبات خوڕی مام جەلال نین کاکە ئیبراهیم مەحموود ئەوانن کاکەشە خۆی مام جەلال نینەوەن کاکە کەی خوڕی مام جەلال نەمانە وەڵام من نبینێ خۆ حیزب خانوو نییە باوکەکە بمرێ بۆ مناڵەکانی بێ من لە ژیان ئەمە ناو کووردا هەربینیمە بەڕاستی ئەم مۆزوعە بەخوا من ئەم ناو کووردا بینیوە خۆشەویستان حیزبێک 45 ساڵ بێ بژی ئێستا کۆمەڵە لاتولوت دابنیشم بڵێن کاکەوە حیزبە هینی ماڵی مام جەلالە کاک پاڤێڵە کاک بەفێڕ دوایی کاک قوبات ڕێی دوایی هین نازانم چییە چیەکە ما ئەتوار و ئەخلاقێکە بەڕاستی والله یەکەم سوشی کورد مەسعود بازانیە تەواو
تێکسەکانە بینن یەکەم سوک پایڤەڵ عقوبات والله یەکەم سوک مەلا بەختیارە والله یەکەم سوک هەر ئەندام مەکتەبی سیاسەکە یەکێتیە تێگەی کاکە تەواو هەر بە هەوەسیش چیەکەن بیر ئەرە وەڵا بەخوای ئێستا وای لێت تۆ کاکەچیان ئەگینا من قسەکەم سێبارە شوابارەیەکەم بۆ کاکە ئەی هاوارپا لاهوری شێخجەنگی وەکو کەسی یەکەمی یەکێتی خۆی دوور کەوتۆتەوە دەسەڵاتەکان یاو بە پافێ و دەی کاکە دژەتۆر بۆ تۆ زانیاری بۆ تۆ یەکێتی بۆ تۆ بۆ خۆی دانیشتووە جارێ بۆ تۆ قیوندی کاکە شکاتان لێکرد چۆ بەدەمی دادگا هیچتان بۆ نەکرا وتان دەرمان خواردی کردوین درۆتان کرد وتیان جاسووسێ هەر درۆتان کرد چیتر لاهوری بۆ تەسم کاکە بۆچی تۆ قیون لە لاهوری شێخجەنگی کاکە خۆ ناتان خوا برایشیرم هاوڵاتیەکە لە وڵاتە بۆ خۆی ئەژیر ئەژ هەر بۆشی سیاست کا بەڕاستی بۆچی نا هەڵبژاردنەکان هیوادارم دواکەوێم هەڵبژاردنە خۆشەویستان کە من وەکو پێشوتم تەسەوورەکەم دوابکەوێ هەڵبژاردننی ئەمانە من لاهوری شێخجەنگی بم ئەم هەڵبژاردنانە ئەگەر دواکەوێ کە من پێم وایە دواکەوێ باشە و هیواداریشم کە دوابکەوێ ڕێک لیستە دروستەکەم هەر بە ناوێکێتی نیشتمانی کوردستانەوە ئەچمەنە هەڵبژاردنەکانەوە سی کورسیە بەم لە کوردستانە من ئاواکەم داحکەتە بۆچی نایکە مافی خۆیت یان لە یەکێتی جیابمەوە هەر بە ناوێکێتیەکەم بە دوو کەتەوە کاکە ئەڵێم یەکێتی نیشتمانی من کەسی یەکەم یەکێتیم بازم کابرای بۆچی نایکە بەڕاستی خۆ مافی خۆیتی ئەچم لە بەخای ئیجازە وەرەگرم کاکە یا ئیجازە هەیە خۆی یەکێتی حیزبێکی 45 ساڵێ کاکە یەکەم بە دوو کەتەوە من یەکەم هەڵبژە یەکەم لایف ئەوە موت وتم وەکو حیزبی کاتی ئێران کە بوو بە دوو بەشەوە ئەبم بە دوو بەشەوە تاوە یەکێتی خۆم دروستەکەم و خۆشێکی عجیب نییە کاکە داوا لە هەمێشێتە شەریفەکانەکەم تێگەیت ئەوەی با هەمویان بێن بۆ ئیشێتەکەی من چاپکە گوڵەکەیش عەفو چاپکە گوڵەکەیش بابانی مانجێ بۆ خۆی چاپکە گوڵ کورە چاپکە گوڵێکی شتی قسە قۆرانە بۆ چیەکەنەوە کاکە ئەو چاپکە گوڵە من گۆڕیومە بۆ چاپکە پیساییە بەڕاستی چاپ قسە قۆڕە چییە هەرچی یەشێتی هەیە چەقۆ لە یەگەسێ کەچی ئێمە چاپکە گوڵەکەی کۆی کردێتەوە شەفتە چێ کاکە هەمووتان ڕقتان لە یەکە کاکشینم هەمووتان چاو بێتێ هەڵەکەن چاپکە گوڵی شێشتی چی ئەم قسە قۆڕە چی بۆ ئارام مەحمەیەکەم کاکەجێ باخوا قسەکانم لە مەگەر ئاەتی قورئان ئەو نەڕاست من قسەکان ڕاست ئیتۆی بۆچی سامە هەواڵی تازە هەیە پەلەمەک قولە کاکە گیان هێز لە قەڵاڵە هێزێکی تر لە قەڵاچۆلان ڕۆژەکۆ چاتەن دەرە هەڵ کاکە گیان چاتەن دەرێ لە قەڵاچۆلانەوە ئەڕۆی لەسەری ڕەشەوە ئەڕۆی کاکە بڕۆ شتێکی بیکە ئەمە بە ئێمە ناکرێ بەڕاستی هەدا بنیشین هەموو شێ ئای وەڵا ئەمەیان کاکە بڕۆ بیکەن کاکە بڕۆ پەلامارەی چێکی بیکە شارەکەی خۆتان تێگەشێ خۆتان ڕسوا ئابن کاکە خۆ خەڵک ڕسوا نابێ برێشین خۆتان ڕسوا بن شەڕەکەن لە ناو یەکترە یەکتر کوژن بچن بیکەن کاکەچێ بچن بیکەن بەس من هەر بەڕاستی سەرم لەوە سڕەمێنێ لەناو ئەم یەکێتەیە کە 45 ساڵە هەیە چوار پیاوێتیان نییە کۆ بێتەوە بڵێ بابەمە چ وەسعەکەم مناڵ بازاڕیە ئەمە مایەکە هەر نەبڕایەوەم قەزیە کاکەجیان ئەرێ کاکە ئیتر کۆتایی بەم بەزمە بێن برایشینم کۆتایی پێ بێن بەم مۆزوعە چوار پیاو نییە لە حقەتا کۆ بێتەوە لەسەر ئەم مۆزوعە قسە بکە ئای لەوە چوار پیاو نییە تەواو خۆتان کردووە و دژەتۆرتان بردووە زانێتان بردووە یەکێتێکی خۆتان بۆ خۆتان و پاگەڵ قوباتە لاوی شێخجەنگی هەموو دەسەڵەکانی نیاوە بە خۆتان و کۆتای پێت و تەواوی تێمە چی ئەم هێزە چی هێناوتەنە فڕکانە کاکش لە دوێنێشەوە ئێوە لە بەیانە بەم منتیقایەن و ئەڕۆن ترس دروستەکەن لە شای سلێمانیە خەڵک نازانێت چیکار دەستی ئەم هەموو مناڵەوت کەوسە سەریە بەڕاستی واز بێن کاک واز بێن براک واز دەم بەزمە بێنە مەسعود بازانی خاین تۆ بۆچی ڕق لەو شار هەڵدە مەسعود بازانی من تێناگەم مەسعود بەڵێ تۆ دوێ چی بکەی وەڵڵا باوکم بە ئەڵڵا یەکێتی و پارتی ئایندەتان نییە بەخوا ئەسێتان بە عاسمانەوە نەماوە هەر ئەسێتان بە عاسمانەوە نەماوە کاک ئێوە تەواو بوون تاریختان وەکو ئەو حکومەتەکەی ئەفغانستان کۆتایی پیاتۆ کاکە ئێوە تڕۆ بوون تەواو بەخوا ڕاتان ئەماڵون بەخوا ڕۆژێدایە تەمەن باقی بێ بەڕسوایی ئەتان بینین کە چۆن ڕاکەن بەڕاستی جا ئەو ڕۆژەش کە شاناز بەبێ دەرپێڕاکە بەو قولە باریکانەیە وەی لەو ڕۆژەکە بە چای خۆمان ئەیبینین باشە یان قوبادە لوسکەلە نازانێت کوێ خۆشحالێتەوە بەڕاستی باشە یا پاگەڕەشێت خۆشی نازانێت بۆ کوێ چێ باشە یا مەسعود بازانی یا سیروان مامس باشە ئێوە واتان لێ کاک ئێوە تەواو بوون ئێوە 30 ساڵ شانستان هەبووە لە کوردستانی عێراقا کە حکومداری بکەن حکومدارێکی باشان نەکردووە
30 ساڵ شانستان هەبووە هەمووتان دزیتان هەمووتان بێخلاق دەرچوون هەمووتان فاسد دەرچوون هەمووتان گەنەخۆر دەرچوون 30 ساڵ شانستان هەبوو نەتانتوانێک و بەشەر بژین بۆ کۆمەڵگەیە کاکە باوکم بە ئەڵڵا هەرچی هێزەکانێکی تیشی ڕقتان لێخیان لە پاڤێڵە ئەیتۆی بۆچیە بەخوا ئاسایش تەلەفۆنی بۆ کردووەڵێ کاگارام ئێستا ئێمە لە فڵانە شوێنین باوەڕکەن شەڕ ببێ لولێ چەک ناکەینە سەرچنال ئەیکەنە هێزەکەی پاڤێڵ و ماڤێڵ کەس ئێوەی ناوێت کاکە خۆ بە زۆر نییە بە قوربانتان باشە لەسەر خەتیشم خۆشەویستان هەر شتێک بێت ئاگاتان تارەکەمەوە تا ئێستا هەواڵەکان هەر بەو جۆرەیە کە بە کوتی پێتان ئەڵێم 4 پێنج بەر لە ئێستا پاڤێڵ و قوبا چون بۆ لای مەسئول بازانی مەسئول توێتی ئیشەکەتان تەواو نەکردووە و توانێت ئێمە تایەکی مان تەواوی بکەین توانێت ئێوە بۆتان تەواو ناکرێت خۆم لەرگەی پاڤێڵەوە مەسەلەی لاهور حلەکەم ئەوەیە دوێنێ شەو هیچێکی هێناوە بە سەرکاتی لەرەگای هینەوە شێخ جعفەرەوە جعفرە تورتە دوێنێ شەو هێزی هێناوە و ئەم ڕۆژ ئەم فۆزیان دروست کردووە و ئێسێش خەڵک لە سلێمانیا ئەترسێ نەوەکو ئەم شەو پەلاماری ماڵ لاهوری شارچێکی بدەن کاکە کاکە شار چۆن بەوە بڵێوەچی باشە شانادانیشە قسەیەکە جا هەندێک گۆڕانەکانیش خۆشەویستان کۆمەڵە گۆڕانی ڕسووە هەموو شتێک تەواو بووجە بە تەڵابێک کاکە ئەوە گریمان بەیانی لاهوری شارجەنگی کوژەیش تۆچی ئیسفادەکەی بەخوا لاهوری شارجەنگی بیش کوژێ گۆڕان تۆ هەڕسوایت بەخوا عمەسەی تۆ هەڕسوای بەڕاستی بەخوا پاڤێڵ ئێوە هەڕسوات چی ناکە بەسەر لاهورۆ نییە کاکە ئەو بابێت لاهوریش بەیانی ئەشێ بۆ ئەوروپا هەر بەردەوامە بین بۆ ئێمەمانان بنمونە هەر بەردەوامە بین خۆ ئێمە واز داین حقەتە ئیتر چیەکەنەوە ئێوە بۆ کوێ ئەچن لە دەست خەڵک 30 ساڵ تەحملمان کردووە 6 مانگی ساڵێکی تەحملەکەین بەڕاستی باشە باوکم بە ئەڵڵا من قسەم لە ڕووە بەذاتی خوا دنیا بە سەنگی سیام هەڵبێنێ حەزەکەم بەیانی حەشتی شعبی هەتا پێنجێن بڕوات لە داخی ئەم هیچ و پوچ و خوێڕیانە بەڕاستی بەخوا حەزەکەم بەیانی حەشتی شعبی هەتا زاخۆ بڕوات بەخوا حەزەکەم سەلانیەکێتی و پارتی هەمویان باتە بەر شەق ڕاویانێ لەو کوردستانەیە بەخوا حەزەکەم کەس نەڵێ ئارا مەحمە ئێمە کوردین و ئێمە کوردین هەمومان تێگەی کوردی شەریفەیە کوردی خوێڕی هەیە باشە ئێمە کوردی شەریفین سەلانی پارتیەکەتی کوردی خوێڕی ئەو کوردە خوێڕیە کە من ناتوانم تیان هەڵم با حەشتی شعبی تیان هەڵبات خوا عافیان کە خۆزگەم بۆ ڕۆژە خۆزگە ئەم ئارا مەحمە نەمردایە ئەوەم بە چاوی خۆم ببینێت باشە کە عەرەب یەکێتی و پارتی بێتە بە شەق باشە ئاواتە خوازمە ڕۆژە بێتە دی ئەرە وەڵا ئەوە لای من نایخوا کاکە ئاخر نابێت و بەخواوە حەشتی شعبی ئەمەیە و ئەمە ناتوانێت خراپەوەتە کەیفی خۆیت ئاوایە ئەگەر وانیە وەرە خەڵچینە پەلاماری ئەم سەنگە سەرانە بدەن بەڕاستی پەلاماریان بدەن کاک پێویستە ئێستا خەڵکی سلێمانی بێتە سەر شەقام لە ئەم شەوە لە بەیانیەوە پۆل مزاهرە بکەن بڵێن کاکە وا لە شارەکەی ئێمە مەکەیتی بەسە کاک لە هەشتی حوتەوە ئێوە ئەمە بەرنامەتانە ئەم شارتان نائارام کردووە ئەم شارە لە دەیان شوێنەوە هێزی تیادا ئەنێن و خەڵک ناتوانن بە ئارامی بژی ئێستا شەڕەکەن ئێستا پەلاماری مان لاهورە دەن ئەرە بەخوا ئێستا شەڕ دەست پێکە ئێستا کوڕی فڵان کەس دەکوژێ باشێ بیتان لەوە کردوتەوە ماڵی لاهور 2000 نەفەری تایە 3000 نەفەری تایە باشە بیتان لەوە کردوتەوە ئەگەر شەڕ بێ 200 کەس کوژێ ئێوە چیەکەن ئەچن بۆ کوێ یعنی خەڵک لە سێمانیا 200 کوڕی بکوژێ بنەمای تاوانی ئەو بۆ کوێچن لە حقەتە یعنی ئەو بیتان لەوە کردوتەوە کاکە خۆی بیری لێ بکەنەوە بەڕاستی ئەوە چ مەکتەب سیاسیەکە دەراسێکی ئەو مۆزوعانە ناکە ئەوە پەلامادەی ئەم 600 کەس ئەکوژێ 100 گەنجی سلێمانی ئەکوژێ نەمای لەو شەرجەنگی یا لە ئێوەش ئەکوژێ باشە طبعا لاهور ئەمڕۆ زۆر عاقڵ بوو خۆشەویستان لاهور ئەمڕۆ ئەوەندە عاقڵ بوو تەنانەت هێزەکانی بردە ناو ماڵەکەیشەوە باشە بۆی لە دەرەوە نەبێت نەوەکو تێ هەڵچوون هەبێت دەرگاکانیش ئاوا داخست وتی بۆختان لە ماڵەکەی هەبێت لە حەوشە و ماڵ و سەربان و ئەم بابەتانە نەک لە دەرەوە بێت ئەوەشی بەڕاستی پیاوێکی عاقڵان ڕسوایی کرد ئەوەی کرد ناژنیە لەبەرەوە بەڕاستی مەسئولیەت بۆ ئینسان خۆشە باش نییە سەرانی یەکێتی ئەبێت تۆزی ئەم مەکتەبی سیاسیە ئەم پاڤێڵە ئەم قوبادە ئەم لە تۆی کۆبکەنەوە کاکە یعنی بیرکەنەوە بیر ئەی هاوار ئێوە ئەچن ئەم شەو یا بەیانی یا هەشت کاتێ پەلاماری لاوی شەرجەنگیەدەن ئەوە 100 کەس کوژرا کاکە ئێوە ئەمە چی لێکەن ئەم مۆزوع چۆن دوایی پینەیەکەن لە حقیقەتە چۆن پینەیەکەن خێرە بێ ئینشاءالله ئەوە لای ئێمە باوە خۆشەویستان کە ئەپژمین ئەڵێن خێرە بێ ئینشاءالله هۆڵندیەکانیش ئەڵێن خزۆن تایید یعنی ها تەندروستێکی باش
باش نییە ئێجاوە بۆ خۆتان خراپە کاکەجیان وەڵی من پێم ناخۆشە خەڵک بکوژێ بەڕاستی بەڵام بۆ خۆتان خراپە ئەگە بڕۆن پەلاماری ماڵ لەهور بێن و سەد کەس گەنجی دامای و قڕ بەسەر هاتووە یا لەوەی ئەم لا ئەیان بن بۆ ئەوێ پۆلیسە فڵانە فیسارە ئەکوژێن بەدا ئەو بۆ خۆتان خراپە ئەو کاتێک چێ مەسێتی ئەمە هەڵەگرێ مەکتەبی سیاسی یەکێتی پاڤێڵ قوبات مەسێتەکە هەڵەگرێت بۆ مێژوو باشە ئەبێ ئەوان مەسلەتی ئەمە هەڵبکرد لەبەرەوە من پیانڵم عاقڵ بن بەڕاستی بەچەک ئەم مۆزوعانە یەکدا ناکرێتەوە پێویستیش ناکات لاهور بڕوا بەڕاستی هیچ پێویست ناکات بۆچی بەجێی بێڵێ لە پێداوی چیەکاتە کەسێکە لە ماڵی خۆیان دانیشتۆتەوە حەقیچ نەتعدای لە کەس کردووە نە پەلاماری کەسیەوە نە نیاتی شەڕ و ئاشوبی هەیە نە هیچ هەر لە ئەوڵەوە ڕێگەیەکی یاسایی گرێتە بەر کە ئەنجومەنی سەرکردایەتی حیزبی کۆبێتەوە کێشەکانی چارەسەرکەم بۆتان نەکراوە بەڕاستی باشە سەرکردایەتی جارێکە مەکتەبی سیاسی خۆشەویستن ئەم مەکتەبی سیاسی یەکێتیە بڕواتانە بێ بڕاتانە بێ یعنی یەک زەڕە عەقڵیان نەماوە ناتوانن کۆ ببنەوە بڕیارێکی دروست واقعی بە قازانجی سلێمانی بە قازانجی یەکێتی بدەن و ئەم مۆزوعە دابخەن و کۆتایی پێبێ ژیان لانیکەم کاکەجیان با مۆزوعەکە ئاوا ساڵی بمێنێتەوە لاهور دەسەڵەکانی تەسلیم کردووە لە ماڵی خۆی دانیشتۆ کاکەجیان ئێوە بڕۆن ئیشی خۆتان بکەن و کۆیشێتی چیەکەم بڕۆن بیکەن باش نییە نەتانێکی لاهور قاچاچی تێگای خۆی سەرنایکە کاک نەتانەوە لاهور ئەمە خۆی ئەوانە هیچی دیار نییە خەریکی ژیانی خۆی نەمای خۆ دانیشتۆ فەرمی ئێوە بڕۆن یەکێتەکەتان بڕێوە بن چیەکەن بڕۆن بیکەن خۆی سەر لاهور ڕێگرتان نییە کاک ئەگەر ئەتانوت لاهور ڕێگر بووە خۆی سەر لاهور ڕێگر نییە باشە فەرم بڕۆن بیکەن کاتە ئەوە درۆکەن بەڕاستی وەڵڵی خۆشەویستان ئەمانە لە لاهور ئەترسن کاک ئەم پەلە قاژەیەی پاڤێڵ و قوباد و ئەوانە ترسن لاهوری شەڕجەنگی بۆیە من لۆ زیاتر کاتان ناگرم عەزیزانی من هیوادارم کە سەرکەوتوو بن کەسیش گلەیم لێ نەکا من ئەوەی قسەی سووکم پێ بڵێ قسەی پێ ئەڵێمەوە کاکە من مەسیح نیم زلەیەکم لێ بن بڵێم هاتخواز لێشکەم لێ بن هەر ئەنجا جوابی کەسیش نایەمەوە ئەوەی یەکێتی بێ قسە بە من بڵێ قسە بە ئاغاکانی ئەڵێم ئەوەی پارتی بێ قسە بە من بڵێ قسە بە زیندوو و مردووی منە بنەوەڵی بازانی ئەدەم لەبەرەوە قەت قسەم پێ مەڵێن بۆی مش قسەی بەز و نزمتان پێ نەڵێم ڕەخنەی سیاسی بگرن ڕەخنەی سیاسی بگرن سوکاتیم پێ بکەن من سوکاتی بە خۆتان ناگری خۆتان هیچ نین بەڕاستی ئەوانە سوکاتی بەسەرەکانتانەکە تەواو کەیفی خۆتانە منیتر کاتان ناگرم خۆشەویستان من لەسەر خەتم هەشتێک ڕووبدا یەکسەر لێمە سەر لایف دایما ئەم پەیجەی من ئاگاتان لێبێ باشە ئەم پەیجەی من پێیجی تیشم لە پشتۆداناوە ئەکاونتەکەم ئاگاتان لێبێ هەشتێ ڕووبە لەسەر خەتم لە حەقیقەت شەوگاتان خۆش بێ حرمەتێکی زۆرم بۆ هەموو لایەکتان هەیە بەس بۆ جەماعەتی دەباشانم نییە و بۆ بنەماڵی بازانیم نییە و لێرەیشەوە سڵاو ئەنێرم بۆ ئەو هەموو پیاوە شەریف و گەنجە شەریفە کە لە سەرچنار لە ماڵی لاهوری شەڕجەنگی خۆزگە ئێسا من لەلاتان بوومایە وەڵڵی خۆشەویستانی ماڵی لاهوری شەڕجەنگی بەندە نامەم نووسیوە داوام لە لاهوری شەڕجەنگی کردووە لە یەکەم ڕۆژەوە وتومە کاکە ژیان تۆ ئیلاقە بەسەر منەوە نەبێت باشە هیچ شتێکم لە تۆ ناوێ بەڵام پێویستیت بە منە من ئامادەم بێمەوە سلێمانی تۆ حەقیشی نەبێ هەتایان بە دەرگاکەت باشە کاکە باوەڕتان نەبێ خۆشەویستان لاهوری شەڕجەنگی لە ژیانایە لە گردی سەرچنارە باشە ئەوەم پێگەیاندووە بیوتایە وەرە نەمێش ئەو بزانێ لە سەرچنار دەرەکەوتم جا من وەکو کاسپەر ئەڕۆیشمەوە بەخوا نەمێژ یەکێتی پارتی دار و بەربیزانێ هەتا ئەچوومە سەرچنار بەڵام نیک ئەرەوەڵام ئەگینا ئامادە بوو بەخوا هاتمەوە سەرچنارە ئێستا من لەگەڵتان نابووم لەسەر بانەکەی ماڵ لاهوری شەڕجەنگی بەداخەوە کە هینی نەکرد نەویست قبولی نەکرد ئەرەوەڵام ئەگینا ئاهاتمەوە کەسیش نەڵێ ئارام ئەحمەدە دوورەوە قسەیەکەی تۆ ئالەم بابەتانە کەس ئەوم پێ نەڵێ چکە من بە عەمەلی ئامادە بووم بەڕاستی تکتێکی خوێڕێ ئەیبڕم خۆمەزانم لەکوێوە خۆی پیاکەم سێ چوار وڵاتەکەم اینجا خۆکەمەوە بە سلێمانیە لەبەرەوە هین نەکەم اینجا بۆ ئەوەیشی کە بنەماڵەی بازانی و پاڤێڵ و قوباد و ئەمانە تێبگەن ئاخر قسە حرمەتم بۆ ئەم 10,000 کەسە گوێی لە منەوە هەیە من ئێستا وەکو ئارام ئەحمەد قۆڵەرەکانی لاهورم لە مەسعود بازانی شەریفترە هەر بە هەوەسی شواڵێم بۆی پارتەکان بتەقم باشە لە مەسعود بازانی پێم شەریفترە پاڤێڵ و قوباد بخرە تای شایەنێ یەک تاک پێڵاوی لاهور بخرە ئەم تاکە پێڵاوە قورسە لەوان هەر بە هەوەسیش
ئیتر پێتان خۆشە پێتان ناخۆشە من ئاوا قساکەم من دڵداری ناکەم بۆ بنووسم بۆ خانمان وشت بڵێم ئازیزەکەم وەی ئەمرم بۆت من ئەوانم هەر لێ نایە هەر لێم نایە بەڕاستی تێگەی جەوی ڕۆمانسێتەوەمان هەر لە ئارام ئەحمەد نایەت ئەراوەڵا کەیفی خۆ دێ خواتان لەگەڵ سەرکەوتن بۆ حەقە بێ دڵنیام لەوە و هیوادارم کە حەق هەمیشە سەرکەوتوو بێ لەوە بەدەر شتێکی تر لە ئارانیە جارێ و هیواداریشم کە خوێن لە پەنجە هیچ کەسێک نێت بەڵام بەسەرکردایەتێکێتی ئەڵێم بە ئەندام و کاردێکێتی ئەڵێم بۆ ئێوە عیبە ئەم یاری قۆڕە ڕابگرن یاری پشیلۆ مشکە ڕایگرن ئیتر تەواو ئەم کابرایە چۆتە ماڵی خۆی دانیشتووە دەسەڵاتەکانی تەسلیم کردووە چۆتە بەردەم دادگا هەموو شتێک تەواو بووە دانیشتووە خەریکی ژیانی خۆی تەقتان چێ بەسەر کاکیشە خۆی سیاست چۆنەکە کەیفی خۆیەتی ڕێی خۆشم هەر ئەوە بوو بۆ لاوی شەڕجەنگی من بم یەکێتەکەم بە دوو کەتەوە و خەریکی سیاستی خۆمە مافی خۆ یەکەم بە دوو کەتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و تۆ لیدەری حیزبەکە بوویت کەسی یەکەمی یەکێتیت باش نییە ئەمەی کردێتەکەن لە ترسایە بەڕاستی بەخوا لاهوری شەڕجەنگی وا پێ بڵێم بەخوا هەموو سەرە کۆنەکانی لە تۆ ترسن بەخوا پاڤێڵ قوبە لە تۆ ئەترسێ بەخوا مەسعود بەدەین لە تۆ ئەترسێ لاهوری شەڕجەنگی دڵنیاتەکەم ئەو مەسعود بەدەین لە تۆ ئەترسێ من نازانم بۆ لە تۆ ئەترسن بەڵام ئەزانم کە لێ ئەترسن بەڵام بۆ نازانم بەڵام ئەشەوبیلا ئەم بەزمە ئەم گەلە کۆمەکەیە کە لە تۆی ئەکەن ئەڵەی گەلە کۆمەکەی ئەو کاتەیە کە لە ئۆجەلان کرا جا ئۆجەلان چکە لێ ئەترسان تورکیا ئیسرائیل سووریا عێراق ئێران یەکێتی پارتی ئەوروپا رووسیا هەمووی گەلە کۆمەکیان لێکرد بردیان بۆ ئیمراڵی قەسەم بەخوا ئێستا بنەماڵەی بازانی بنەماڵەی تاڵەبانی کشەتی ڕشکنەکانی بلێ ئەحاڕش بە هەر هەمویان لەم لاهورە تۆقیون بە قورئان باوەڕتانە بێ خۆشەویستان ئەو گەلە کۆمەکێ لە لاهورەکەن تەنها بەرهەمی ترسە وەڵڵا لێ ئەترسن با قورئان هەموو سەرانێکیتی لە لاهور شەڕجەنگی ئەترسێ لەگەڵ بنەماڵەی بازانیە ئەگەر ناترسن بۆچی وە عەقتان جێ بەسەریەوە ئەترسن بەخوا تۆقیون دیکات یاخوا حاڵم بە حاڵتان نەبێ چونکە لەو پیاوە زۆر ئەترسن بەڕاستی والله خۆشەویستان بە هەرچی ئێوە بڕواتانەیە لەو کۆبوونەوەیە ئەمڕۆ ئەم پاڤێڵە ئەمە قسەی بووە واللهی من لە هەشتی حەوتەوە نمتوانین لە ماڵەوە بێ سەحەت خەوم کاکە ئەترسم ئەمە شەوێ پەلامارمان بدات ئەبێ بڕوا لە سلێمانی هەتا لاهور لە سلێمانی نەڕوا من بە ئێ سەعەت خەوم ناکەوێت لە دەباشانە تخوا عیب نییە پاڤێڵ ئەم قسانە ها کاکە تخوا شەرم ناکەی یاخوازی ڕێگەی بۆ خەتی پێخەمە جەبانی ترسنۆک كاكا والله الله رقي كاكا من بكفيلي باقر من أمن بكفيلي لا وش رجعي بس تونية لا سجادة كان بيبيني أسيرش هناك أمن بكفيلي كاكا جنتو أقل لا وش يشتكي لبامته واكل كاكا من كفيله طب أنا يلا خواتنا نقول خوش يسام يوادرن ك خلق سليماني بهمو بيانا بهمو معناه سلامت بنو طب خواتنا نقول و ئاگاداریشتانە کەم هەشتێ بێ لەسەر خەتم ئاگادارم ئاگاداری هەموو شتێک من جوڵە بە جوڵە ئاگادارم خەمتانێ یەکسەر پێتان ئەڵێم یاڵڵا بێ